خلکن باجار قامشلو به هفگرتون و یکیتی خو کریزا آوی کوجبر ایریشن دولتا ترک آداگرکر لی هرمی رودا چاره سر دکن. دولتا ترک آداگرکر دی ایریشا خود یین کلدجی باکور و روجلات سوریای بنسازی و ناوندین جیان یین ولاتیان بمباران کرد. جبر ایریشان کریزا پیدا کردن آف گاز و کهربای رودا. خلکن باجار قامشلو به هفگرتون و یکیتی خود داک و کریزا آوی چاره سر بکن به هفره دبن آلیکار. شنین باجر ین کو بیره وان ین آوی هنه لجیرانان آوی بلاف دکن. وڵاتی ما هەنە جامێرانە ئەف بیرێ ما داگرتن وەکە هانەجێ وەختەی کەهرەبەیەژیکێ باشە گۆ ئا تاقە جەمێ هەیە ئەم تێ ئاوا خۆدادگرن ئەم ماریکاریە بەدوورەتکن و الحەمدولله گرانی هەیە ئەم نابێژن گرانیتنەیە بەس باشە ئەف ئاریکاریە گەل بەهەفدوورەتکێ وەکە مەسەلە ناهەڤالی حەلیمەی عەکۆ دوێ شارعامەدە آری گلی خود که یعنی آوی دده ام خبت قدینن یعنی ام حاضرنج ملت غورج برگم شورا شامیه ولات می ام بهبر علی کار بن حتی نگه ام بگن ناسناماکی آزاد استاتویه که جبو گلی خو و هم گلی هرمی ایک بهدور جیان کن